ئاماوە وەهاری شادی بۆی عەترە نەسیم غونچەی ئازادی خێڵخانەی خەفەت بار بەنیش کردن مەینەت ڕۆنیان وە ماوای مەردەن خەم وێنەی کەمان قامەت خەم بیەن هەوارگەی قەدیم نەدەسش شیەن بەزم و شەوق و عەیش نەدەروون جەمەن ئانە هیچ نەبوو نەدەروون خەمەن میوانانی بەڕێز ئەندامانی دەفتەری سیاسی و کومیتەی ناوەندی و کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە بەخێربێن بۆ ڕێوڕەسمی ئاگرکردنەوەی نەورۆزی پیرۆزی 2715 کوردی کە پێکەوە ئاگری بە بڵێسە هەڵکەین هەتا دڕ بە تاریکی بدات و تیشکی ڕووناکایی پڕبەختی نوێ بدا لە دڵ و دەرونی هەمووان و بەڵێن بەگشت شەهیدانی سەر تاسان بدەین کە چاوگی کوانووی کورد هەمیشە ڕۆشن و ڕێگەکەی ئێوە درێژەی هەیە و کورد زیندووە شەماڵەی گڕمان با بکاتە تەشقی ئاسمان هەتا دوژمنانی قەستە سەری کورد بزانن بڵێسەی گڕی دوژمن سووتێن سەر لە ئاسمانیش دەسوێ هەموو ڕۆژێکتان نەورۆز و نەورۆستان پیرۆز گەلی کورد ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە جەژنێکی کۆنی کووردە بەخۆشی و بەهاتەوە چەند ساڵ گوڵی هیوای ئێمە پێپەست بوو تاک و پار هەر خوێنی لاوەکان بوو گوڵی ئاڵی نەوبەهار ئەو ڕەنگە سوورە بوو کە لە ئاسۆی بڵندی کورد مژدەی بەیانی بۆ گەلی دوور و نزیک ئەبرد نەورۆز بوو ئاگرێکی وەهای خستە جەرگەوە لاوان بە عەشق ئەچوون بەرەو پیری مەرگەوە وا ڕۆژ هەڵات لە بەندەنی بەرزی وڵاتەوە خوێنی شەهیدە ڕەنگی شەفەق شەوقەداتەوە تا ئێستا ڕووی نەداوە لە تاریخی میلەتە قەڵغانی گولە سنگی کچان بێ لە هەڵبەتە پێی ناوێ بۆ شەهیدی وەتەن شیوەن و گرین نامرن ئەوانە وا لە دڵی میلەتە ئاژین بە چەپکێ گەزیزەی ملبەرزی قەراقچەبی ڕوونی کوردەواری بە ئاواز و سرودی نەورۆز و ئاگری بە بڵێسەی چیای لادێ و شەقامی شاری بە شنەی عەترینی بەرەو پیری بەهاری کەسک و شەنگ و پڕگوڵزاری خەڵکی خۆشەویستی کوردستانم مەڵبەندی شەهیدانی قارەمانم لە شار و لادێ و هەواری نیشتیمانم بەدڵی پڕ لە هیوای بە بڵێسەی گڕی نەورۆز هەڵ دەکەن ئاگری پیرۆز نەورۆزتان پیرۆز گڕی دوژمن سووتێنتان پیرۆز بەهاری سەوز و دەشت و چیای پڕ لە گوڵ و گوڵزار و ڕۆشنتان پیرۆز ساڵی نوێ پڕ لە دەستکەوت و سەرکەوتنتان پیرۆز تاقە جێژنی نەتەوەییتان پیرۆز
جەژنە جەژنی کوردستانە جەژنی نەورۆزە بە تیشکی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە چاوگی ئاگر هێز و گیانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سندووە گۆڕی مەرگی دوژمنانی لێ هەڵکەندووە پڕ بەدڵ بانگەکەم سربەستیم ئەوێ کوردستانم جێ شێرانە ئەبێ سەرکەوێ ئێستەش داوا لە هونەرمەندی خۆشەویست کاک ئەکرەمەکەین لەگەڵ هاوڕێ ئازیزی کابێ بۆ پێشکەشکردنی ئەم سرودە نەورۆزیە. جەژنە جەژنی کوردستانە جەژنە نەورۆزە بە تیشی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە جەژنە جەژنی کوردستانە جەژنە پیرۆزە بە تیشی ئاگر ئەنووسم جەژنە پیرۆزە زاوژی ئاگر هێز و ژانمە باوەڕی بەرزی کوردستانمە زاوژی ئاگر هێز و ژانمە باوەڕی بەرزی کوردستانمە سەیریکەن 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 شاخ و دەشت و شار و گوندم تاوی سەندووە شاخ و دەشت و شار و گوندم تاوی سەندووە گۆڕی مەرگی دوژمنانی هەڵکردووە پڕ بەدڵ بانەکەم سەربەستیمەوێ کوردستانە جێی شێرانە بێ سەرکەوێ پڕ بەدڵ بانەکەم سەربەستیمەوێ کوردستانە جێی شێرانە بێ سەرکەوێ ڕۆژی ئازادیانەک زەبوونیە ئەی منی ژوانگەلان مافەمۆنیە ڕۆژی ئازادیانەک زەبوونیە ئەی منی ژوانگەلان بۆ مافم نییە بۆچی تا لەگەر دیری کەس نەبم بە پشی ژێری ناو هەرەس نەبم بە پێشی ژێری ناو هەرەس نەبم شرطە ساگەر وایە بسووتێم و نەمێنم شرطە ساگەر وایە بسووتێم و نەمێنم بە گڵپەی مافی خۆم کوردستان سێنم بە گڵپەی خۆم مافی کوردستان سێنم جرگە سووتێ بۆ موزیکەی ئاسان تا لە ئێوە ئاشنابێ ئەی هەموو ژیان مێژومان چەند زوحار بڕاری خستە چاو چەند کەسی کرد بە گوڵ بۆ بەهاری ساڵ کۆرپەکان دایکەکان بێدەلەتانە بۆمی هەڵگی ساوە بۆ ئازادی کوردستان
جشن کوردستان جشن نوروزا بەتیشیا گر ئەنووسم جشن پیرۆزە جشن کوردستان جشن نوروزا بەتیشیا گر ئەنووسم جشن پیرۆزە چاوی ئاگر هێز و جانما باوەڕی بەرزی کوردستانما چاوی ئاگر هێز و جانما باوەڕی بەرزی کوردستانما. دەستخۆشی بۆ ئەم هونەرمەندە بەڕێزانە. ئێستا کاتری نەورۆز دێ گوڵ بەزەی دێتە سەر لێو کانی بە پێکەنینی ڕا سەما دەخاتە دڵکێو گڕی ئاگری نەورۆزە نیشتیمان دەکا ڕۆشن تاریکایی ڕوو لە مەرگە و دوژمن مات و بێهۆشن ئافەرین نەورۆزی پیرۆز کە ڕەمزی بەرخۆدانی هێز و تینی خاکی پاک و کوردی هەموو جیهانی. بەم ژنەی بەرەو پیری نەورۆزەوە بەرەو بەهاری هەوێنی خەباتی کوردایەتی کاک فارۆق بابامیری ئەندامی دەفتەری سیاسی و جێگری سکرتێری گشتی کۆمەڵا ئەیەوێت هەگبەی نەورۆزانی خۆی پێشکەش بە هەموو خەڵکی کوردستانی خۆشەویست بکات. کاک فارۆق تکایە فەرموو. میوانە بەڕێزەکان بەشداربووانی ئەو مەراسمە گەرم و گورە پڕبەدڵ لەلایەن خۆم و کۆمیتەی ناوەندی و هەموو ریزەکانی کۆمەڵەوە بە خێراتنتانەکەین. زۆر سپاسگوزارین کە بەشدار بوون لەم ڕۆژە پیرۆزەیە. پێش هەموو شتێک پێم خۆشە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو بنەماڵەی شەهیدانی کۆمەڵە شەهیدانی ڕێگەی ئازادی شەهیدانی ڕێگەی ڕزگاری گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی لە شەهیدانی ڕۆژهەڵاتی کوردستان کە 35 ساڵە لەژێر سێبەری ڕەش و نگریسی جمهوری ئیسلامیدا و لە واقعی خۆی لەژێر دەسەڵاتی داعیشێکی بەڕەسمەند دەوڵەتی تێکۆشاون و گیانی خۆیان لە پێناوی ئامانجە پیرۆزەکانی خۆیان کە ڕزگاری گەلی کورد و ڕزگاری ئازادی بووە لە تاریکی و لە جەهل و خوراافە پێشکەش بکەم. هەر لێرەوە لە هەموو ئەو زیندانیانی سیاسی کە ئێستا لە زیندانەکانی جمهوری ئیسلامیان و تەنها تاوانیان ئازادی و ئازادی خوازیە و تەنها تاوانیان خۆشەویستی بەشەریەت و ئینسانیەتە. پێم خۆشە پیرۆزبایی خۆم و لەلایەن خۆشمەوە و لەلایەن هەموو کۆمەڵەوە پیرۆزباییان پێ بڵێم و ساڵی تازەیان لێ پیرۆز بکەم. پێشمەرگە دیرێنەکانی کۆمەڵە کە ئەمڕۆ زۆرێکیان وەک من ڕیشیان سپی بووە هەر لێرەوە سڵاوێکی گەرم و گوڕ پێشکەش بە هەموویانەکەم و ساڵی تازەیان لێ پیرۆزەکەم لە خۆیان لە هەموو بنەماڵەیان و هەروەها پیرۆزباییەکەم لە هەموو سەرکردایەتی و کادر و پێشمەرگەکانی کۆمەڵە و بە تایبەت ئەو پێشمەرگانەی کە هەر ئێستا
لە جیبهەی شەڕن دەست بە داعش پیرۆزباییان پێڵێم و هەر لێرەوە داوای سەرکەوتن و سەربەرزیان بۆ ئەخوازن. ئاوری نەورۆز هێمای ئازادیە بۆ گەلی کورد. دوژمنانی گەلی کورد زۆر هەولیان داوە بتوانن ئەم بۆنە پیرۆزە، ئەم هەستە ئازادی خوازیە لە دڵ و دەرونی ئێمە بشۆنەوە، بەڵام ئایا توانیویانە ئەوە بکەن؟ بە شەهادەتی تاریخ نەیان توانیوە و دڵنیاتانەکەم ناتوانن هەستی ئازادی خوازی لە میلەتی کورد بسەنەوە. کۆمەڵانی خەڵکی کوردستان، کۆمەڵانی کوردستانی ڕۆژهەڵات، ژنانی تێکۆشەری ڕۆژهەڵاتی کوردستان، لاوانی تێکۆشەری ڕۆژهەڵاتی کوردستان، ئەمڕۆ جەژن و خۆشی بکەن، چونکە ڕژیمی جمهوری ئیسلامی دەیەوێ ئێمە ئاڵای ڕەش هەڵکەین، ئێمە هەموارە عەزادار بین، ئەمە هەموارە دەستەوەژنۆ دانیشین، ناهومێد بین، ڕۆژی نەورۆز جەژن بگرن، خۆشی بکەن. ئەمە جوابدانەوەیە کە بەو هەستە جینایەتکارانەی کە جمهوری ئیسلامی دەرحەق بە میلەتەکەمان ڕەوایە بینێ. ئاوری نەورۆز هەڵکەن و لەبەر گەرمای ئاوری نەورۆز هەموو ترس و تۆقانێک کە ئەمڕۆ جمهوری ئیسلامی دەیەوێ بەسەر کوردستان و بەسەر ئازادی خوازان ئادای سەفێنێ بیشکێنن ئەو بەستەڵەکە. ترس و تۆقاندن ڕەنگە بۆ ماوەیەک ئێمە دەست پەرێست بکە، بەڵام قەتای قەت نەیتوانیوە ببێتە ڕەوشێکی توولانی بۆ بەچۆکاهێنانی میلەتێک کە مەیلی ئازادی خوازی لە دەرونیا پۆنگە خواتەوە. ئاوری نەورۆز هەڵکەن بۆ ئەوەی لەبەر تیشک و ڕۆشنایی ئاوری نەورۆزە پەردەی تاریکی و جەهل و خورافەیەکە 35 ساڵە بەناو حکوومەتی ئیسلامی، بەناو حکوومەتی جمهوری ئیسلامی بەسەر میلەتی کووردا لە ڕۆژهەڵاتی کوردستان داسەپێنراوە. ئاوری نەورۆز هەڵکەن تا بە هەموو دوژمنانی ئازادی بڵێین میلەتی کورد قەتای قەت سەریدانە نەواندووە و سەردانانەوێنێ و هەتا دێ گەرم و گوڕی ئازادی خوازی لە دەرونی ئێمەش وەک ئاوری نەورۆز بڵێسە ئەسێنێ. من جارێکی تر لە کۆتایی قسەکانم پیرۆزبایەڵێم بە هەموو خەڵکی کۆمەڵگای کوردستان، بە هەموو لاوانی کوردستان، بە هەموو ژنانی کوردستان، بە کرێکاران و زەحمەتکێشانی کوردستان و بە هەموو خەڵکی چوار پارچەی کوردستان و ئێوە میوانانی بەڕێز و خۆشەویست کە بەشدار بووی ئەم مەراسمن. زۆر سپاس بۆ کاک فاڕۆقی بابامیری، دەستی خۆش بێ. با هەموومان بە دڵی پرسۆز هەڵکەین ئاگری نەورۆزی پیرۆز، گوڵسەری دەرهێنا لە خاکی ڕەش، ڕوانی بۆ نیشتمان بە چاوی گەش، بینی گڕێک ڕۆشنی خستووە وڵات، ئاگری نەورۆزە لە ڕۆژهەڵات. ئێستەش داوا لە دوو کیژۆڵەی نازداری نێوڕیزەکانی کۆمەڵا، دوو مناڵی چاوگەشی پڕ لە هیوا، کۆچەر کولادوزی و ڕۆژان ئەحمەدی بابێن سرودیکیان ئامادە کردووە پێشکەش بە ئێوەی بکەن. تکایە فەرموو مناڵە چاوگەشەکان.
بۆ ئەو دوکی جۆڵە جوانە ئافرین هیوای دوا ڕۆژی نەسلی نوێ کوردستانن ئافرین بۆ دوو کچە جوانە دەستخۆشتان لێ دەکەم مزگەنیدا بە سروەی بای بەهاری وا هاتەوە نەورۆزی کوردەواری بە تیشک تێکشکا سوپای کڕێوە هەواری ڕۆژ گەیشتە خاکە لێوە فەرماندرا بە سەوزە سەر هەڵێنێ چیدی لە بەندی خاکی ڕەش نەمێنێ با دەرکەون کوڵ و کەسەر بنێژن با ڕۆژی ڕزگاری بکەن بە جەژن شەماڵ گەواڵ گەواڵ هەور بنێرێ ئاهەنگ و بەزمی جەژنی پێ بسپێرێ ئێستاش داوە لە شەیدا مستەفا ناسرا بە ڕۆژهەڵات دەکەین کە بێت و هۆنراوەکەی خۆی پێشکەش بکات هۆنراوەیەک لە هۆنراوەکانی خۆم پێشکەش بێەوە ئازیزان و بەڕێزان دەکەم زستان شەقاوەکانی هێدی دادەخاتەوە دیسان پرشەنگی هەتاو سپیتاڵەی هەوری ڕەش دەگرێتە کۆش شنەی بە هەنا سەدەڕژێنێ وەک کیژۆڵەیەکی جوان میوان دەبێ خونچەی ئاوات پێدەکەنێ لێوی شەقاوەکانی وڵان ماس دەکا و پەپولەکان بە کراسی زەرد و سوورەوە سەمای نێوباوەشی دەبن چرۆ ئاواز دەچڕێنێ و باڵای داران ڕادەوەشێنێ لەسەر تەپکێکی سوورەوە گەزیزەکان بەدەستی مەرجانەوە قژەکانی بەهار دەهۆننەوە نەورۆز من فەلسەفەی بەهارم لە چاوەکانی تۆوە خوێندەوە نەورۆز من فەلسەفەی بەهارم لە چاوەکانی تۆ خوێندەوە هەموو کاتان بەهاری و نەورۆزتان پیرۆز دەستخۆشی بۆ هاوڕێ شەیدا بەهاری کوردەواری خەمڕەوێنە کەژ و لاپاڵ و نواڵەی دڵڕفێنە بە سروە گوڵ هەموو خەمڵی و ئەمڕۆ بەهاری من ئەتۆی چاوان هەڵێنە بەهاری ئێمە دێ و غونچە دەخەمڵێ بەرەو دەشت و چیا گشتی دەڕەنگێ لەگەڵ یادی بە تاسەی دوورە زێدم دەچینە سەیری نواڵە و مێرگ و پژوێ ئەوە نەورۆزە خەمڵی وە کەژۆکۆ نیشتمان پێت وایە چۆنم بەبێتۆ ئێستش داوا لە هونەرمەندی ئازیز کاکەکرەمەکەین با بێت گۆرانێکتر پێشکەش بە ئێوەی ئازیز بکات
دوبار دەست خۆش بۆ هونەرمەندە بەڕێزانە. نەورۆز بڵێسە و مەشغەڵ و هەستە، جەژنە باوەڕە بەستە و مەبەستە، ژیلەیە گڕە پشکۆیە تینە، خۆشی و شادیە هیوایە ژینە، بۆ یەگەلی کورد بە ئاواتەوە گشت ساڵێ یادی نەورۆز دەکاتەوە. ئێستاش داوا لە ئایدا منوچێری دەکەین کە بێ هۆنراوەکەی خۆیمان پێشکەش بکات. ئایدا جان فەرموو. مناڵانی پێشمەرگەی کوردستان، مناڵانی هەموو خاکی پیرۆزی نیشتمان، ڕۆژی نەورۆزی کوردەواریتان پیرۆز، گشت ڕۆژێکتان نەورۆز نەورۆزتان پیرۆز. شەعرێکتان پێشکەش دەکەم بە ناوی بۆنی نێرگز. وای لەم ڕۆژە نازدارە نەورۆزە و هەم بەهارە، بۆی نێرگز لە گشت لاوە پڕی کردووە ئەم ناوە. نەورۆزە دەی مناڵان لەبەرکەن جلی جوان جوان، پیرۆزبایی لە یەککەن، بابە نەورۆز لێرەیە گوێز و مێوژی پێیە. بۆی لە توورەکە ناون بە دیاری بۆی هێناون، دەبا هەموو پێکەوە ئەم ڕۆژە یادکەینەوە.
ڕۆژێکە پڕ لە جوانی لە ئاهەنگ و گۆرانی ڕۆژێکە پڕ لە جوانی لە ئاهەنگ و گۆرانی زۆر سپاس ڕۆژی تازەی ساڵی تازەی ئێمە هات ڕۆژ هەڵات ڕۆژی هەڵات سەرما هەڵات بای بەهار هات خاکی زیندوو کردەوە بۆیە نێرگز چاوی مەستی کردەوە نەوجوانی هات و پیری بردەوە تیشکی ڕۆژ دەرکەوت تەمیلا بردەوە هەردە سەوز و مۆروێنەی بەرگی بووک شایی دەنوێنێ چراخانی گوڵوک دەستخۆش بوو ئەو کیژۆڵە نازدارە کە ئەو شیعرەی خۆنەوە و شیعرەی کاک دیار هەڵەبجەی بوو کە بە دیاری بۆ مناڵانی کۆمەڵی ناردبوو بەهارە و دەشت و دەرئەتلەسی پۆشی ئێوەش شاد و سەرمەست بن بە عەتری نەورۆز و فێنکی بەهاری کوردەواری
ئێستاش داوا لە دوو تێکۆشەری دیرین دوو سیمای ناسراوی کوردستان کاک دکتۆر حەسەن شەتەوی و کاک مەلا عومەری عەسری وێڕای کاک فارۆقی بابامیری جێگیری سکرتیری کۆمەڵی شۆڕژگێر تەشریف بن بۆ ئاگرکردنەوەی نەورۆز. جێژنتان نەورۆز و نەورۆزتان پیرۆز. هەر شەکاوە بێ ئاڵای سووری کۆمەڵە، هەرگەشاوە بێ ئاڵای سووری کوردستان. ساڵی تازەی نەورۆزە هاتەوە، جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە. شەوقەداتەوە ئەمڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جێژنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە. کووردا بەخۆشی و بەهاتەوە.
وبهاتوا تماشى خالية درمتك تماشى خالية درمتك درقم دربينا ليلى كمي برلتك ويلي برلتك يلا جي بمشى وقسامي نمشي شنقايا بمشى وقسامي نمشي شنقايا هرب رجعني كي خانم دير غزام يا كايا هرب رجعني كي دير غزام يا كايا وتماشى خالية سرمتي كايا جارك من الاربيانا ليلى كمي برلتي كايا ويبي برلتي كايا شمشانة ومالي شانة اجي سر شوفي
ما قر من كورة يا سنقرانو ما قر من كورة ويا سنقرانو يرد ما يلرش ودينو إيمانو يرد ما يلرش دينو إيمانو خرما خرما خرمي خرما سنة قومي خرما خرما خرمي خرما سنة قومي يرخون بقربان ويوريك قومي تنوريك قومي ويا ما بينك من ناويين بسم ويا ما بينك من ناويين بسم ويدني عمل يا ابو ما تاريخ وثم ويدني عمل يا ابو ارما تاريخ وثم خرما خرما خرمي ارما صنقومي ارما خرما خرمي ارما صنقومي ويا ورا ما بيش انا وريك قومي ويا وريك قومي وانا ما بغوايا غير وقله وبيرو وانا ما بغوايا هاي مريم عمر مريم هاي مريم عمر مريم لو ساعة ضيشة فنير في وخوني ساعة مساوك فنير في وخوني هاي مش يصير شوفي سال 2015 از پیروزبایی لتماع گل کرد روشلات دکم هر وسا لمالبات شهیدان هر وسا لکسان سیاسی هاتن گرتن لمالبات آن دکم به تایبت لحمول لانگر کومل و برز عبدالله محددی سروک کومله از سپاسیا خوش بان دکم جوک انسان شماله جوک پشمرگه ام جوک گرتن دفرت دانم ام گاوک دیروکیش جبوی ملت خواب بوجن سال 2015 از توای گل کرد روشلات دوباره پیروز دکم گاوک براستی 2015 گاوک دیروکیه هم بو گل کرد روشلات هم جبو دولت ناتویدا ایرو کرد ماکو چالدران سلماس ارمیه و محابات و سردشت بوکانه ایلامه بیله دستانه دست از وی باوریه دامه سرکفتنه که هری مازن ابدست بخن دا کاریام لگنج ماکوه لزاروک ابراهیم خان جلالی چون هم زاروک ابراهیم خان جلالی نه دا کاریام من لزاروک عمرخان چالدرانه سمکو شکاک هر وسا لتوای گل کرد روشلات دواکارم گنج ما بشتاری بو کماله ببن هر وسا دست بدنه دست سرکفتن بو ملت ما به دست بخن از وسا سپاسیاوات کم حواله جا دست صاحب سپاس پیروزبایی ساڵی نوێ و نەورۆز و لە سەر جەمگەلی کورد بەگشتی و بەتایبەتی لە خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات دەکەم و بەتایبەتیتر لە بنەماڵەی سەربەرزی گیانبەخت کردوانی ڕێگای ئازادی و هەروەها ڕێگای ڕزگاری گەلی کورد دیارە نەورۆزی ئەم ساڵ بەداخەوە لە کاتێکدا دەیگرین کە هێزێکی تاریک پەرست هێزێکی تونڕە و بە نێوی داعش لەلایەک هجوومێکی هێناوەتەوە سەر بەشێکی کوردستان و
بەم بوونەوە کارەساتێکی مرۆیی خوڵقاندووە و لە هەمان کاتووە دڵی کوردی بۆ جارێتر بریندار کردووە. ئەمە وای کردووە کە تام و چێژی تایبەتی ساڵانی ڕابردووی نەبێت نەورۆزی ئەم ساڵمان. بەڵام لە هەمان کاتیشتا ئەوە دیارە مێژوو سەلماندوویەتی کە کورد نەتەوەیکی دائێمە بەڕۆحیە نەتەوەیک بووە کە هیچ کات کۆڵی نەداوە بە تاریکپەرستی و هەموو کات دژ بە تاریکپەرستان و دژ بە ئازاداری و دژ بە دەستە ئەژنۆوەستان بووە. بۆیە لەم ڕۆژەدا من لام وایە گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات بە تایبەتی کە لەژێر هێزێکی تاریکپەرستن لە داعش بەنێو کۆماری ئیسلامیدا بەسەردەبات. بۆیە دەبێت گڕۆتینی ڕۆناکی ئاگری نەورۆزی ئەم ساڵمان ڕۆناکی بەخش بێت و هیوادارم گڕۆتینی ئاگری نەورۆزی ساڵانی داهاتوو ببێ بە چەقلی چاوی نەیاران و دوژمنان و تاریکپەرستانی دژ بە نەتەوەکەمان. سپاسانەکەم و نەورۆستان پیرۆز بێت. پیرۆزباییەکەم لە هەموو خەڵکی کوردستان بە تاوی کوردستانی ڕۆژهەڵات بنەماڵەی زیندانیانی سیاسی هەروەها پیرۆزبایەکەم لە بنەماڵەی شەهیدان لە بنەماڵەی پێشمەرگەکانی کۆمەڵا. هیوادارم ساڵێکی پڕ دەستکەوت پڕ لە خۆشی پڕ لە سەرکەوتن بێ بۆ هەموو گەلی کورد. از جلال سلیمانیم خلق کوتوله از سال 2015 تمام ملت کرد پیروزبایی دکم به تایبت ملت روشهلات ملت گلی کوتوله از اویندارم همو خوشبخت بن سرفراز بن وارم ورا همو ببین کمالا حقیقت ببینم براستی خیر هشیار بن بس از پیروزبایی و همو کارا دکم به تایبت مالبات آخرا به تایبت مالبات گلی کوتوله را گلی شمال پیروزبایی هم همو کارا های وارم ورا واقعا حقیقت ببینن ریا درست ببینن خوب بس لخیر شیار بن. سلام آوریان عید نوروز و تمامی مردم کالورزوان ایلام و کرماشا پیروزبایی کم و تمام گل کرد امیدوارم و هیوادارم که تمام مراحل زندگان موفق و معید بین و عید باسانی نوروز تمام گل کرد پیروزبایی کم امیدوارم که لسالی آینده لمنطقه روجلات ایران بتوانیم عید نوروز برپا بکیم. ممنونم سپاسگزارم. منیش ساڵی تازە پیرۆزبایی مەکەروجە تەمام و خەڵکە کوردستانی بنەوبەوی ئاساڵی پیرۆزبایی مەکەروجە تەمام و خەڵکە و هۆرامانی و بە تایبەتی ژاوەروێ و تەمام و دەگاکە و ژاوەروە و خەڵکە منتەقە و هۆرامانی و بە تایبەتی خەڵکە و تەختە و تەمام و جوانە شۆڕژگەر و قارەمانەکە و بە هەست و باوەڕەکە بە نیشتمانە و تەختەی ناچەوفڕەکە و تەختەی و پیرۆزباییشا چەنە مەکەروونەوە بە تایبەتیجە تەمام و پێشمەرگەکە و کۆمەڵی و هەپا جۆرەجە کادر و ئەندام و سەرکردایەتی کۆمەڵی پیرۆزبایی مەکەروونەوە بە دڵنیایی و هیوادارە ساڵی داهاتووجە بەرزایەکە و کوردستانی و هەراماینە تەمام و پێشمەرگەکە و کۆمەڵی ئاورە نۆریزی بەشایی و بەوەشیوە کەرمێوە و بوونەوە شمە بوونەوە ئێمن و بە پێ ئاخرین زانیاریەکە کە یاوان جە تەمامە و دەگاکە و ژاوەروێنە و هەرامانە ئاورە نۆریزی کریان و دەستۆسیشا چی ڕاگەیاندنەوە چەنەشا مەکەروونەوە دیسان ساڵ و تازەی پیرۆزبایی مەکەروجە گرلایە. من وەکو پێشمەرگەی کۆمەڵا پیرۆزبایی سەری ساڵی نوێم لە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بە تایبەتی لە بنەماڵی پێشمەرگەکانی کۆمەڵا لە هاوڕێیانی تێکۆشەری سەنگەری شار لە بە پانتایی کوردستان لە هەموو کادر و پێشمەرگە و سەرکردایەتی و هەموو هەوادارانی کۆمەڵە دەکەم. من ساڵ تازە بەتواو مردم کوردستان بخصوص مردم شار سنە تەبریک عەرز دەکەم. امیدوارم ئیمساڵ ساڵی پڕبەرەکەت و پڕ بێ لە خۆشی بۆیان و ساڵێ بێ کە سەرکەوتن ملت کوردی تیا بێت. نەورۆزی ئەم ساڵ پیرۆز بێ لە خەڵکی تێکۆشتەری کوردستان لە سەرجەم خانەوادەی شەیدە سەربەرزەکانی کۆمەڵا و هەروەها لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە بەرەکانی شەڕن هەر بژین و سەرکەوتوو بن. من وەکو پێشمەرگەیەکی دێرین پیرۆزبایی دەکەم لە هەموو کادر و ئەندامانی کۆمەڵا لە خەڵکی تێکۆشەری کوردستان و بنەماڵی سەربەرزی شەیدانی کۆمەڵا. زۆر سپاسانەکەم. منیش بەنەوبەت خۆم پڕ بەدڵ پیرۆزبایی دەڵێم بە سەرجەم بنەماڵەی سەربەرزی شەیدانی کۆمەڵا بنەماڵەی زیندانیانی سیاسی و ئەو تێکۆشەرانی و ئێستاکە لە زیندانەکانی کۆماری ئیسلامی بە شێوەیەکی خۆڕاگرانە خۆڕاگری دەکەن لە پێناو ئامانجە بەرزەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستانی و هیچ یەک لە زەخت و زۆرەکە نەیتوانیوە بۆ ساتێکیش چۆکیان
بە ئەژنۆدا بێنەوە لە هەمان هەڵدا پڕ بەدڵ پیرۆزبایی دەڵێن بە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوانەی وە بەردەوام توانیوانە لە ساتە هەرا بە نرخەکانی کوردستان و ئەو دەرفەتانەوە بۆیان خوڵخاوە بزوتنەوەیکی کۆمەڵاتی بەرین ڕێبخەن بۆ نمونە نەورۆزی ئەمساڵ هەرۆک ئاگادارن نەشاراتێکی تایبەتیتر بەڕێوە دەچێەوە پێویستە کۆمەڵانی خەڵکی کوردستان بە هاتنە سەرشەقام بە کەرنەڤاڵێکی گەورەی هەمیشەیی بتوانن ڕێزێکی گەورە بگرن لە شەهیدانی ڕێگەی ڕزگاری بەتایبەت ئەو پێشمەرگە قارەمانانەوە ئێستاکە لە بەرەکانی شەڕ لە دژی تێرۆریستانی داعش خەریکی خەبات و تێکۆشانن ئەوەی ماوە بیڵێم تەنیا ئەوەیە لەلایەن خۆم و لەلایەن سەرجەم پێشمەرگەکانی کۆمەڵەوە جارێکی دیکە دووپاتی دەکەمەوەکە ئێمە بەردەوامین لە پێناو بە سەرکەوتنگانی بزوتنەوەی ڕزگاری خوازانی کوردستان و نەورۆز و بڵێسەی گڕی نەورۆزیش زۆر ناخایەنێت داعشی کۆماری ئیسلامی بۆ هەمیشە لە بندێنێت. سەری ساڵی تازە نەورۆز پیرۆز بێت لە هەموو خەڵکی تێکۆشەری کوردستان بەتایبەت لە بنەماڵانی سەربەرزی تێکۆشەری کوردستان لە بنەماڵانی سەربەرزی شەهیدانی کۆمەڵە پیرۆز بێت سەری ساڵی تازەی 2715 کوردی. ساڵی تازە لە تەوای خەڵکی کوردستان بەخص خەڵکی ڕۆژهەڵات پیرۆزبایی دەکەم لە خانەوادەی خۆشەویستم لە تەرەف کۆمەڵەوە. منیش بەش بە حاڵی خۆم نەورۆزی 2715 کوردی پیرۆزبایی ئەژم بەسەر جەم خەڵکی کوردستانی خۆشەویست. بەسپاس. پیرۆزبایی نەورۆزەکەم لە خەڵکی کوردستان لە کۆمەڵە و لە دەفتەر سیاسی و لە کادر و ئەندامانی کۆمەڵە دەکەم و لە خانەوادە زندانیانی سیاسی ئەەکەم و هەروەها ئومیدوانم ساڵێکی ئایندە نەورۆزی ئایندەی کوردی لە کوردستانێکی ئازاددا بگرین. دووبارە پیرۆزبایی نەورۆز لە هەموو کوردێکەکەم لە هەر وڵاتێکدا ببێ و لە هەڵ بەنۆرەی خۆم پیرۆزبایی بە خەڵکی کوردستان و زیندانیانی سیاسی و بنەماڵی پێشمەرگەکانی کۆمەڵە و بنەماڵی زیندانیانی سیاسی و بنەماڵی شەهیدانی کۆمەڵە ئەمن بەنۆرەی خۆم پیرۆزبایی بە خەڵکی کوردستان و هیوادارم ئەمڕۆ ڕۆژێکی لە کوردستانە بە خەڵکی کوردستان بگرین. هیوادارم لە کوردستانێکی ئازادە ئەم جەشنە بەڕێوە ببین. زۆر سپاس دەستخۆش. منیش بە ناوی خۆم و هەموو هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵەوە پیرۆزبایی ئەم نەورۆزە لە هەموو خەڵکی کوردستان و خانەوادەی شەهیدانەکەین. دڵنیاییشان پێدەین کە ئێمە هەر ماوین و بە جەلادانی شەڵێن کە هەر ماوین و هەر پایەدارین و هەتا ڕوخانی ئێوان هەر ئێمە پایەدارین. ساڵی تازە لە هەموو گەلی کوردستان و لە پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە پیرۆزبایی ئەەکەم. ئەمیدەوارم ئەم نەورۆزە بێ بە نەورۆزی سەرکەوتنی گەلی کورد لە هەر سوپاکەی کوردستانە. پیرۆزبایی دیسان بە هەموو پێشمەرگە قارەمانەکانی کوردستان دەڵێم و بە تایبەت پێشمەرگە قارەمانەکانی کۆمەڵە لە بەرەکانی شەڕ لە دژی ترۆریستانی داعش. از مولیا من من کۆتۆلەرمە تەمەنم 20 ساڵە دەخوازم سەرسانەی خەبەردەم برا کەچک هۆرتەی گرناوەکی لە خۆح بحسن دەخوازم من ئەوە برا چاوێ خەوەی واکەن خەو بەسە بڕ خۆ بکارن جاشنە نەخر پیرۆز دەکەن هیویدارم کە خۆرتێ من فیسبووکێ ما خۆرتێ هەموو ببینن وەرم دەست بدەن هەف کۆمەڵێ ئاشتی بخوازن ئازادی هیویدارم کە ما ببینن وەرن